نیو سەدا زیاترە دەنگی ئاوازی مۆسیقا و نەغمەی پڕ لە جۆشی هونەرمەندانی سلێمانی لە دەوری تیپێکی هونەری مۆسیقا کۆبۆتەوە. لە ساڵی 1960 بە دەستپێشخەری چەند هونەرمەندێکی بەتوانای شاری سلێمانی تیپی مۆسیقای سلێمانی دامەزراوە. لەو دەستپێکەوە تاکو ئێستا کازیوەی ڕووناکی ئەم تیپا ڕووناکی دەبەخشێت بە ئاستەکانی کللتور و هونەری نەتەوەییمان. تیپی مۆسیقای سلێمانی چەندین ئاوازی کوردی ڕەسەن و گۆرانی ئاست بەرزی بەخشیوە بە دنیای هونەری کوردی کە تێکڕایان وەک سەربەتێکی نیشتیمانی و کولتوری گەورە هەژمار دەکرێن. ئەم تیپا ئەگەرچی بە قۆناغ و سەردەمی جیاجادا تێپەڕیوە، بەڵام هێشتا ڕۆشناییەکانی لە ئاسمانی مۆسیقای کوردیدا دەبریسکێنەوە. دروستبوونی تیپی مۆسیقای سلێمانی بە چەند قۆناغێکە ئەڕوا بەڕاستی. ئەوە بوو لە سەرەتادا کە ئێمە خوێندکار بووین لە قوتابخانەی مامۆستایان لەگەڵ چەند برادەرێکە ڕەفاقەتمان هەبوو کە لە دنیای هونەرەکاریان دەکرد، منیش لەگەڵیانە کیشمانە کرد. گروپێکمان دروست کرد، ناوی گروپی خۆشی و بەختیاری بوو. ئەمانە زیاتر شەوان لە ماڵی برادەرەکانی خۆمانە دانیشتین. لە دوایە من پەیوەندیم بە برادەرەکانی خۆمە کرد لە وەکو هونەرمەند خالید سەرکار و سەربەز محەممەد و حسین جومبوش و خۆعافویکە سەربەز محەممەد و ئیتر چەند برادێک لەو برادرانە چەند کەسێکی محدود بوو کە شەوان دانیشین بخۆن مۆسیقەمان لێ ئالەت و شیوەمان لەبەردەستان نەبوو زیاتر. ینی ئەو ئامێری هەبوو ئامێری کەمانەکەی من بوو لەگەڵ ئالەتی ڕیتم و ئەوانە بەکارمێن هێنا ئەمان هێنا سنوو هین قوتووی شیر و ئەوانەمان هێنا خاڵیمانە کرد. یەکیان گوێزمان تێکردی، چەند دەکە نیسکمان تێکردی، چەند نۆکمان تێکرد بۆ بێبەخشەکشوانە یا قاپ و قاچاقمان هێنا دەوری ئیقاعی بۆ بین ئەو شتانە بوو. بەڵام وەکو جێکی برادەرایەتی خۆشی ناومە نەبوو کۆمەڵی خۆشی و بەختیاری ئاوها بۆ خۆشی خۆمان. دیارە تیپی مۆسیقای سلێمانی مێژۆکەی ئەگەڕێتەوە ساڵانی 60ەکان ئەو کاتانی کە کۆمەڵێک گەنج لە چالاکی قوتابخانەکان و لە خانەی مامۆستایان توانی بوویان خۆشەویستی بۆ هونەر و بۆ مۆسیقاوانە یەک بگرن و لەگەڵ مامۆستاولیم کە وەکو مامۆستایان بووە کۆی کردوونەتەوە و ڕێنمایەوەی کردوون کە بەکاری نۆتە ئیش بکەن وەکو زانستێکی هونەری سەیری مۆسیقا بکەن. ئەمانە یەکیان گرتووە و چەند مناسبەیەکی نیشتیمانی و بۆنی نەتەوایەتی و بڵین خێرخوایی و ئەمانەیان کردووە. لە ساڵی 1970 تا ئەگەنە ئەو زەمەنە زیاتر هونەرمەندی تر و گەنجی تازە و کەسانی هونەری لە خۆیان کۆکەنەوە تیپەکە گەشاکە. بەڵام کاتێ ساڵی 1970 مۆڵەت وەرەگیرێ ئیتر ئەم تیپە بەڕسمی کارەکات و دەسەکەن بە بەرنامەیەکی پتە و لەسەر دروشمی بەرەو هونەرێکی کوردی ڕەسەن و هاوچەرخ. ئەم ڕەسەنایەتی و هاوچەرخە خۆی لە خۆیان پڕمانایە بەوەی کە هونەر ئەبێ ڕەسەنایەتی تیابێت و پاشان ئەوەی کە هاوچەرخ بێت و لەگەڵ هەموو زەمنەکان و پێشکەوتنەکانە یەک بگرێتەوە. لە شاری سلێمانیە شانۆش هەبوو، خەریکی مەسرحیات بوون، کۆبووینەوە لەگەڵیانە وتیان بە هەردووکمان بە تیپێک دروستکەین بە ناوی هەم شانۆیی هەم مۆسیقا. ئەوە بوو ئیجازات تەقدیم کرا بۆ بەغا و کاتە لە بەغا بوو، ئەبوایە موافقات لەوێ بەهاتایەتەوە وەزارەتی سەقافە و
فنون هەبوو لە بەغا ئەوە بوو جازەکەمان بۆ هاتەوە تیپێکمان دروست کرد بە ناوی تیپی ناومان نا تیپی نواندن و مۆسیقای سلەیمانی ساڵی 1969 دروست بوو بارەگامان بەکرێگرت و دەستمان کرد بە ئامادەکردن و تەمرینکردن لەو بارەگایە چەند برادێکمان تەقدیمیان کرد بۆ بەغا کە بە ئیجازە و تازەوە بە ناوی تیپی ناوماننا بە ناوی هەر شارەکەی خۆمانەوە شاری سلەیمانی تیپی مۆسیقای سلەیمانی لەو پێش تیپی مۆسیقای مەولەوی هەبوو لە شاری سلەیمانیە بە ناوی شاعیری گەورە مەولەوی بەڵام ئەوان بە ڕۆشتنی قاردیلان و هونەرمەندەکانی تر تیپەکە نەمابوو لە شارە بۆیە تەنها تیپێ دوای ئەوان تیپی ئێمە بووین تیپی مۆسیقای سلەیمانی و ئیجازەکەمان بۆ هاتەوە لە ساڵی 1970 من لە مناڵیمەوە وەختێک کە چاوم هەڵێنا پاش فترەیە خولای مۆزیک کەوتە گوێم دوای ئەوە بەڕاستی وەکو سەرسام بوون زۆر سەرسام بووین بە کارەکانی تیپی مۆسیقای سلەیمانی هەر خۆشەویستی ئەو تیپە و ژەنیارانی ئامێریکا ماچەی ئەو تیپە بوو کە ئێمەی هاننا کە چوونە خولەکانەوە هەوڵ بین چینە سەر ئامێریکا ماچە ڕۆژ لە ڕۆژان خەومانە بینی بۆی کە بینە ئەندام لە تیپی مۆسیقای سلەیمانی لەخوا بەزیابێ ئەو ئاواتەمان هاتە دی چوین شان بەشانی ئەو مامەسا بە ڕێزانە کە خەو ڕۆژە لە ڕۆژان ئێمە ئەوانە ببینین بووین بە ئەندام لەگەڵیانە و شان بەشانی ئەوان ئێستا و تیپە بەڕێوە بین و وە کاریان لەگەڵ ئاکەین. بۆ یەکەم جار لە ستۆدیۆی زانکۆی سلێمانی کە لەوێ ستۆدیۆکم دروست کرد بوو یەکەم بەرهەمی کاسێتی تیپی مۆسیقای سلێمانیمان تۆمار کرد و بە سەرکەوتویی نردمان بۆ ئێزگەی بەغا لەوێ بە خۆشحاڵیەوە هاتن بەدەممانەوە و لەوێ بە ڕەشوسپیە وەختە تەلەڤیزیۆنی ڕەشوسپی بوو تۆمارمان کرد وە دەنگانەوەیکی زۆر گەورەی هەبوو تەنانەت لە شۆڕشی ساڵی 1974 ئەو گۆرانی کە دەرزی پەچە بوو ئەوترا کرابوو بە هێمایەک بۆ شۆڕشەکە کە خەڵک لە ناو شارە نەما جادە چۆڵ و هیچ کەسی تیان نەماوە ئەوەتانی هەموو ئەتیحاقیان کردو بە شۆڕ کراو بە هێمایە بۆ شتانە دەور و پشتم بۆ ئاسمان بۆ شاخی بەرز خانووی تازە دنیای جوان ئەڕۆیشتم بە سپایی کشومات ئەڕۆیشتم بە سپایی کشومات ڕاشە سست و دڵکەیلی تاسە و ئاوات لاشە سست و دڵکەیلی تاسە و ئاوات تاسە و ئاوات سێبەر بوو کاتی بەیانی بەو شێوەیە ئێمە بەردەوا بووین ساڵی 1974 ئیتیحاقمان کرد بە شۆڕشی ئەیلولەوە وەختە تیپی مۆسیقای شۆڕشمان دروست کرد لەگەڵ هونەرمەندانی شارەکانی تر بەڵام ئەو خۆتان وەکو خۆتان زان ساڵێک داوامی کرد و دوای ساڵە گەڕاینەوە بۆ سلێمانی و ممارسەی کاری ئیشی خۆمانمانە کرد وەک تیپی مۆسیقای سلێمانی کەەوە تیپێکی مجاز بوو بەڵام من نەقل کرام بۆ جنوبی عێراق ناوبەناو ئاهاتمە لەگەڵ برادرانە ئەو بەرهەمە جوانانەمان تۆمار کرد کە ساڵی 1970 دەنگانەوەیکی خۆشیە بوو و وزەیکیا بە خەڵک بۆ ئەوەی کەوا وریان بەرز بێت لەمانە و لە
ئیشکردن و لە کارکردنیانە. زۆرینەی ئەندامانی تیپ لە شۆڕشەکانە بەشداریان کرد لە شۆڕشی کۆنی نوێ و زۆریان تووشی ڕاونان بوون، تووشی شەهید بوون. نمونەی ئەومان مەسەڵەن قادر کابان یەکێکە لەو کەسانی کە لە زیندانەکانی باسا سەرونگوم کرا و شەهید کرا. بۆ نمونە مامۆستا فەریدونمان هەیە کە لە سەرکاری هونەری و مووقفی هونەری چەند ساڵێک زیندانی کرا و چەندەها کەسی ترمان پێشمەرگە بوون و هەرچەنە ئەندام نەبوون، بەڵام وەکو ئەندامی تیپی مۆسیقای سلێمانی بوون، وەکو شەهید یادگار لە دەرۆش شەهید بوو، وەکو کاکە عەبەی مەلا کە ئەویش هەر شەهید کرا. یعنی زۆری ئەندامانمان ئەو هەڵوێستە نیشتیمانیانیان هەبووە کە بتوانن خۆڕاگر بن لە ڕووی هونەریەوە، لە ڕووی نەتەوایەتیەوە، لە ڕووی مەواقیفەوە، لە زۆر ڕووی ترەوە کە هەمووی لە ئاستی ڕەوشتی بەرز و جوانی ئەم میلەتانە هونەرمەندانی ناو تیپی مۆسیقای سلێمانی. تیپی مۆسیقای سلێمانی بەڕاستی بە زوویی چووە ناو جەماوەرەوە، چووە ناو خەڵکەوە، خەڵک حەزی لێ کرد. ئیتر کۆنسێرتمان یاخود ئاهەنگمان فراوانتر بوو. شاری بۆ نمونە بەغابانیان نەکردین، هەموو کاتێ لە بەغا لە مناسەبەکانە تەلەفۆن کراوە بۆ تیپی مۆسیقای سلێمانی کە بڕۆین. بۆ یەکەم جار بوو ساڵی 69 کە چوین بۆ بەغا، عەلی مەردان، تایر تۆفیق، باکووری لەگەڵ حسێن عەلی، ئەم گۆرانی بێژانەی مام ڕەسوڵگەردی کە ئەمانە ناویان هەبوو لە گۆرانی کوردیە، ئەوانە حەزیان کرد لەگەڵ ئێمە بەشدار بن. پرۆڤەمان هەر لە بەغا لەگەڵا کردن و لە سەر شانوویەکی گەورە لە هۆڵێکی گەورە کە ناوی خولدە لە بەغا، هۆڵێکی زۆر مەشهورە، زۆر گەورەیە، لەوێ پێشکەشمان کرد. ساڵی 1990 کاتێک کە گەڕامەوە لە بەغا، لەو کاتە خوێندکاری پۆلی چواری ئەکادمی هونەرە جوانەکان بووم، 2 ساڵم بوو کە گەڕامەوە. یەکەم جێگە کە پەیوەندیم پێوە کرد ئەوێ بوو. ئەوێش لە ڕێی ئەوە بوو بەڕاستی لە ڕۆژانی ئینتیفازا کۆمەڵە هونەرمەند کۆبووینەوە. ڕۆژانە بەیانیان پرۆڤەمان لە سرودێکا کرد، ئێواران بۆی لە ئیزاعەکە لێبیرێ، وەکو هاندانێک، وەکو پاڵپشتێک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ ئینتیفازە جەماوەرێکە. وردە وردە ئیتر تێکەڵبوونەکە زیاتر بوو لەگەڵ سەرجەم ئەندامان وە خۆیان هەم لە ڕێی مامۆستا قەراخیەوە، هەم لە ڕێی هەم بەڕێز ئەو مامۆسانی تر کە لێ بوون. بەڕاستی زۆر پەیوەندیان کردیان پێمان خۆشە بی بە ئەندام لە تیپی مۆسیقای سلێمانی. ئەوە بوو کە پەیوەندی بکرد بێ هیچ شتێک، بەڕاستی وتیان تۆ لەم دەقەیەوە ئەندامی کارێ لە تیپی مۆسیقای سلێمانی. واتە لەو بەروارەوە لە دوای ئینتیفازەکە و لە ساڵی 90ەکەوە من بەردەوام لە هەموو کار و چالێکەکانی تیپی مۆسیقای سلێمانی بەشداری کردەوە و مشارەکەم کردەوە. ژێر ئاسمانی ئەم زەمینە نیشتیمانێک هەیە شیرینە، بەڵام بێنازەکەم بایە دیلی دەستی ستەمکارە، گەلیێمە ئاشتی خوازە هەرگیز شەڕی نەویستووە، نەچۆتە سەر خاکی هیچ کەس شەڕ بەرۆکی پێگرتووە، نەچۆتە سەر خاکی هیچ کەس شەڕ بەرۆکی پێگرتووە. تیپی مۆسیقای سلێمانی لەسەرتا کە ئیجازەمان تەقدیم کرد، هەیئەی مؤسسین ئەوای 5 کەس بوونایە و 2 احتیاطیتیا بووە. لە هەیئەی مؤسسین ئەوای بەلای کەمەوە 3 کەسیان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بوونە
بۆیە وەختێمە پەیوەندیمان کرد لەگەڵ هەندێک لە هونەرمەندانی تر ئەو مامۆستا و لێمی حنا کە مامۆسامان بوو فەرید عیسا کە مامۆستا بوو ئەویش فەریدون داتاش کە مامۆستا بوو ئەمانە لە پەیمانگای هونەر جوانەکان دەرچوو بوون مابوونەوە من و محەممەد ئەمین حسین و لەگەڵ کە خالید سەرکار و هەندێک لە برادەریانی تر ئیجازەکەمان وا تەقدیم کردکەوە وەکو ڕئیسی هەیئەی موسسین من تەقدیمم کرد دوایەوە ئەوان ئەندامون لە هەیئەی تەسیسە کە هاتین و انتخابات کرا یەکەم دەورە من دەرچوون بە سەرۆک برادێکی کە بە مدیری فەنیوەیەکی کە بە سکرتێروەیەکێک بە مدیری دارەوەیەکێک بۆ ئەو ئیشوکارێکەوە لە بەردەمی تیپی مۆسیقا سلێمانی ئاکرد سکرتێر بڵین ئەکرا جێبەجێکرا تیپی سلێمانی جگەلەوەی تیپێکی هونەری مۆسیقیە تیپی ڕەوشتە تیپی نیشتمان پەروەرێتیە تیپی هەڵوێستە ئێمە لە ساڵانی زووە لەژێر بڵین چەپۆشی حیزبی باسە جۆرەها نەڕەحەتی بینی و ئەندامەکانی ئێمە لە گرتن لە ئەعدامکردن لە ڕاونان ئەمانە هەمووی مەواقفن کە پێویستە باس بکرێت لەسەر ئەم تیپە و لەسەر خصوصیەتی ئەم تیپە ئەم تیپە لە ڕووی زانستیەوە زۆر زانستیانە ئیشەکە و ڕەچاوی ئەوەی کردووە کە لەگەڵ سەردەما چۆن بتوانێت بگونجێت و ئەو کارە هونەریانەی کە ئەیکات بە بەردەوامی ڕەسەنایەتی پێرەوە کردووە لە کارە هونەریەکانیان. ئێمە خۆشەویستی مۆسیقا خۆشەویستی هونەری کوردی خۆشەویستی ژیاننەوەی کەلەپوری کورد وای لێ کردبووین کەوا نەچین بە چایخانە دابنیشین یا بۆ گەڕانێ بڕۆین زیاتر بڕۆینە ناو تیپەکە و کاری هونەری بکەین ساڵانە بەرهەمێکمان بڵاوە بۆ لە بەهارە ئەم بەرهەمەش هەموو گۆرانی بێژەکانی تیابوو مۆسیقاشی تیابوو بۆیە کە بڵاو ئەبووە ڕاستە و خۆشۆ ناو خەڵکەوە خەڵکی تر لە ئەو کاتە سەردەمی لە بەهاریشا بڵاومانە کردەوە سەیران و گەشتیان بە گۆرانیەکانی ئێمە ئەکرد و زۆر کاریگەری هەبوو ڕەنگی یابەوە لە قوتابخانە و لە دائیرەکان و لە مەکتەبەکان و لە هەموو شوێنەکانە خەڵکی زۆریان لاپەسەند بوو زۆریان بەدڵ بوو بەرهەمەکانی ئێمە ئەم تیپە هەم لە کوردستان لە ناوچەکە و لە مانتیقەکەیە تاکە تیپە کە هەتاکو ئێسا ماوەتەوە بەو شێوەیە تەمەنی 52 ساڵە کام ساڵ هەبێتە 52 ساڵ 52 ساڵ بێدابڕان بەردەوام لە ساڵی 67ەوە کە ئەم تیپە دامەزراوە ساڵانە بەرنامەی فیستیڤاڵیە بۆ بەرنامەی کاریە بۆ بەرنامەی ئاوازوەرگرتنی نوێی هەبووە ئەم تیپە تازەگەری کردووە لە مۆسیقا گۆرانی کوردیە ئەم تیپە تاکە تیپە کە لە کوردستانە هاتووە کە کارەکانی بە نۆتکردن بووە هەنێ و کەسانی کە لێ بوون هەمووی کەسانی ئەکادیمی بوون کەسانی ڕۆشنبیر بوون لە مۆسیقایە نۆتایان زانیوە تیپی مۆسیقای سلێمانی ئەوتو محەممەد بوو کە لە ساڵی 61 هاتە دی هەتا ئێستا ژیانی خۆم تیا برد بەسەرە ینی ژیانی خۆم لەو تیپا بینیەوە لەگەڵ چەند گروپێکی ترە بەڕاستی بەدڵ خۆشمەویست تیپی سلێمانی بوو تا ئێستش هەندێک کەسە بوو دەنگی خۆش بوو تەنانە نێزانی چۆن میکرۆفۆن بگرێت چۆن بێتە بەردەمی فرقە مۆسیقا فێرمانە کرد پێمان ئاوا گۆرانی بڵێ ئاوا شت بڵێ هەبوو هەر گۆرانی هندیەوت هەبوو گۆرانی عەرەبیە زانی هەبوو گۆرانی تریە زانی بەڵام وردەوردە میلۆدی کوردیمان نابە گوێچکەی خەڵکە لە سەرەتادا خەڵک بۆ زۆر بۆ حەماسە گوێی ناگەر بۆ ئێمە بەڵام ئێمە پلانێکمان دانا بۆی کەوا بتوانین
واکەین لە خەڵک جۆمان لێ بگرێ مناڵی چۆکو تۆفیق علی ئەوسا مناڵ بوو یا خەسرە و تۆفیق ئەمان هێنا گۆرانی ئەوت و ئەو شتانەیە هەندێکی لەبەر بۆ هەندێکیمان بۆ پاکژە کرد وبان جوانە کرد لەگەڵ فێقەی مۆسیقابیڵە و دەست بجوڵێن و حرەکات بکە و ئیشارەت بکاتوانە سەرنجی خەڵکەکەی ڕاکێشە یعنی وای لێ هات کە لە مناسبەتێکی کە ئەوانەی تیا بوونە خەڵک بە پاڵاپەستۆ هاتن ژوور بۆ لامان ئەوەنە شەوقیان هەبوو بۆ ئەو شتەیە. تیپ مۆسیقای سلێمانی وای کرد گۆرانی بڵێن گۆرانی دانراو بێتەکایە. تیپ مۆسیقای سلێمانی وای کرد کە پێشەشی بۆ مۆسیقای گۆرانیەکان دانێت یعنی ئەمانە هەمووی گۆڕانکاری. تیپ مۆسیقای سلێمانی وای کرد کە کۆڕاڵ هەبێ یعنی فرەدەنگی هەبێت چەندەنگیەک هەبێ لە ڕێی کۆرسوانەوە. تیپ مۆسیقای سلێمانی وای کردووە لە کارە فۆلکلۆرەکانیشە تازەگەریان کردووە هەنگاویان ناوە ئەگەر بین سێرچێ بکەین بەسەر کارە هونەرەکانە زۆر بە وازەحی ئەوە ئەبینرێت زۆر بە جوانی ئەوە ئەبینرێت نمونەش هەیە لەسەر ئەوانە بەڕاستە. تیپی مۆسیقای سلێمانی گرنگە بوونی و تەمەنی 52 ساڵی تەواو کرد ئاهەنگی یۆبێلی زیوینیش و زێڕینیشی بۆ کرا و خەڵک و جەماوەر خۆشیانەوێ حتا لە کوردستانی گەورە بڕۆ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان زۆر تیپی مۆسیقای سلێمانیان خۆشەوێ بڕۆ بۆ باکوور هەروەها بڕۆ بۆ ڕۆژئاوا یعنی تیپی مۆسیقای سلێمانی ئێستا ڕەمزە زۆر هونەرمەند لاسایی بەرهەمەکانی تیپی مۆسیقای سلێمانیان کردوتەوە بۆیە مانی ئەم تیپە بوونی ئەم تیپە زۆر گرنگە بۆ کەلتوری میلەتەکەمان چونکە میلەت ناسنامەکەی ئێستا هونەر و ڕۆشنبیریە. دیارە تیپی سلێمانی گرنگیدا بوو بە ئەرشیف لە ڕووی ئەرشیفەوە بەڵام ئەبینین کە لە ڕاپەڕینە بارەگاکەمان چوو بۆ ناو زانکۆی سلێمانی ڕاستەکەی بەرتاڵانی کەوت و زۆری فەوتە یعنی ئیتر ئەوە شتێک بوو کە زەرەر و زیانێکی زۆری بە تیپەکە گەیان بەڵام دوای ئەو وردە ئەوەی هەبووە لە مەسەن تەلەڤیزیۆنی کەرکووک لە ڕاگەیاندنەکان لە ملالە و لا کۆکراونەتەوە بەڵام تا ئیستەش زۆری لە فەوتاون ڕاستیەکەی. بەرهەمێکی زۆرمان هەیە بەڕاستی زۆری بۆ تەلەڤیزیۆن تۆمار نەکراوە زۆری هەیە هی سەرشانۆیە زۆری هەیە هینی دانیشتنە زۆری هەیە هی مناسەباتە لەگەڵ گۆرانی بێژەکانی دەرەوەی تیپی سێمە چووکە وەختە گۆرانی بێژە بۆیە ئەندام وایە لامان بەڵام کە مناسەبەتێکە کرا چوین بۆ هەولێرە بۆ تۆگۆ یا بۆ جێیکە گۆرانی بێژی ئەو ناوچانەمان بەسەرە کردەوە مەسەلا هونەرمەندی خوارێ خۆش و عەلی مەردان بوو تایر تۆفیق بوو حسین عەلی بوو مەسەلا تەحسین تەها بوو فواد ئەحمەد بوو ڕسوڵ گەردی بوو ئەمانە هەمووی بەسەرمانەکردنەوە یعنی لەگەڵمانە بە دڵیش ئیشمان بۆ کردن کارمان بۆ کردن لێرە مناسەبەتەمان هەبووایە لە مناسەبەتەکانە داوەتمانەکردن. تیپ مۆسیقای سلێمانی بەردەوام کارمان هەیە بۆ نمونە 2014 دوو سیدیمان بڵاو کردەوە حالیان 13 بەرهەممان هەیە کە نەخراوەتە سەر سیدی 5 بەرهەممان هەیە کە تەسویر نەکراوە 5 بەرهەمی نوێمان هەیە بۆ گۆرانی بێژانی گەنجەکانی خۆمان کە ئیشمان بۆ کردوون ئاوازی تازەی تایە ئاوازی فۆلکلۆری تایە تازە کراوەتەوە لە ڕووی مۆسیقا و لە ڕووی
دابشکردنەوە